دوای ئەوەی بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان و عێراق بەگشتی تەشەنەی کرد بەشێکی زۆر لە هاوڵاتیان و کاسبکارانی هەولێر پابندن بە ڕێنماییەکانی تەندروستی. وڵای دەبێت دووەلگرین چکە کەس نازانێت سێ مەسەلە دەبێت ئاگامان لە خۆیە الوقاية خير من العلاج. هیوادارم خەرکەم خۆی پارێزی ئەمێک بە خۆم ئێستا زیەکەم برێ بەرەو هەوایە خۆشم دەپارێزم تاقمشم هەم نەکنا بەس خەرک بە هەموو خۆی پارێزی نەخۆشەکە بەڕاستی ڕاستە با بە خۆمان ئێستا دەبینی ڕۆژ بە ڕۆژ لای عەلامەکان هەر بەرەو پێش ئەوە دەچێتن هەر زیاد مندەیە ئینسان هەر کاتێک خۆی پارێزی بکات لە هەموو ڕۆکەوە باشتە هەم لەوە ماڵ و منداڵی هەم لەوە خۆی لە دەوری وەرەکەی کە خەڵک تووشی نەخۆشی دەردەسەری نەکاتن. هاوڵاتیان بە باشی دەزانن لە جیاتی قەدەغەی هاتوچۆ و داخستنی شوێنە بازرگانی و گشتیەکان پابەندی ڕێنماییەکانی تەندروستی بن و ئەو دەنگۆیانەش ڕەت دەکەنەوە کە دەڵێن ئەو ڤایرۆسە بوونی نییە. چونکە سوڵتا سیاست علاقەی بە سەحەی نییە تشتی سیاسی علاقەی بە سەحەی نییە. ئێمە پابەندی تەواوی ڕێنماییەکانی تەندروستینە وەزارەی تەندروستی هەر ڕێنماییەک دابنێ ئێمە جێبەجێ دەکەین. هەر هاوڵاتێک بێتە ژۆرێ دەبێ دەمامچی پێوە بێ ئەو بێتە ژۆرێ بەس خەرچی مە زۆر بەڕاستی زۆر ئێستا باشە لە چاو جارێککە ئەو جارە زۆر باشتر خەر زۆر پابندترە بە دەمامک و دەستکێش. دکتۆر خالس قادر بەڕێوەبەری گشتی دیوان لە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێنمایی هاوڵاتیان دەکات لە خۆپاراستن و هەوڵەکانی تەندروستی بۆ کەمکردنەوەی مەترسیەکانی کۆڕۆنا. زۆر گرنگە بەبێ پابندبوون بە ڕێنماییەکان نەچنە دەرەوە هەمیشە ماسک دەمامکێکیان لەلابێ کاتێک چوونە شوێنێکی قەرەباڵغ و داخراو دەبێت بەکاری بێنن دەستشتن زوو دەشتن بە ئاو سابوون دەستنەدان لە دەم و لوت و چاو ئەوە زۆر گرنگە وەر کاتێک دەگەڕێنەوە ماڵەوە ڕاستەوخۆ دوای هاتنەوەمان پێش ئەوەی دەستمان بە شتێشتر کرد دەستمان بە ئاو سابوون بشوێن ئەو ڕێکارە خۆپارێزیانە زۆر گرنگە بۆی بتوانین خۆمان و وە کۆمەلگاکەشمان لە ئێستا بپارێزین و ڕێژەی نەخۆشەکەم بێتەوە بتوانین جارێکی تر کۆنتترۆلی نەخۆشکە بکەینەوە. ڤایرۆسی کۆڕۆنا ڤایرۆسێکی جۆری RNA و ڤایرۆسیش هەر لە خۆی سیفەتی وایە کاریگەری وایە ئەگەر چۆ لەشی کەسێکەوە لەوانەیە لەگەر ڤایرۆسی تر یەک بگرێتن و پێکهاتەی مادەی DNA ترشەڵۆکە کیمیاییە ناوچەکەی خۆی RNA-یەکە دەگۆڕێ کە ئەوە گۆڕە هەموو سیفەت و ئادگار و کارکتەر و نیشانەکانی ڤایرۆسەکە دەگۆڕێت. ماوەی زیاتر لە 6 مانگا ڤایرۆسی کۆڕۆنا لە جیهان بڵاو بۆتەوە و نزیکەی 4 مانگیشە هەرێمی کوردستانی گرتوتەوە. لەو ماوەیە لە هەرێمی کوردستان زیاتر لە 1000 کەس تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بوونا. هەروە ژمارەیەک بەهۆیەوە گیانیان لەدەستداوە. بۆیە پسپۆڕانی تەندروستی لە پێناو سەلامەتی گشتی هاوڵاتیان تاکید لەسەر پابندبوون بە ڕێنماییەکانی تەندروستی دەکەنەوە. تاها عەبدوڵڵا، گەلی کوردستان، هەولێر.